بوالديه كواو كساني كوا چاکە کارن لەگەڵ دایک و باوچان ئەو کەسانە کوان کەوا ئەزیەتی دایک و باوچانە دەن قەناعەتەکەن ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت تەمەنی گەیشتە 89 ساڵ ئەمجا حەجی کرد وتیان یا ئەبا هورەیرە بۆچی تۆ ئێستا حەجت کرد هاوڕێی تو 70 حەجی کردووە فەرمی وەڵڵا لەبەر دایکم هەر خەریکی دایکم بووم هەتاوەکو دایکم وەفاتی کرد ئەمجا کە چوو حەجم کرد ئۆیسی قەرەنی ڕەحمەتی خوای لێ بێ کە تابعیە خۆ لە سەردەمی پێغەمبەرا بوو صلی الله عليه وسلم خۆ ئەیتوانی بێ بەس پێغەمبەر ببینێ و ببێ بە سەحابە بەڵام لەبەر دایکی نەهات بۆ لای پێغەمبەر عليه الصلاة والسلام خەریکی دایکی بوو محەممەدی کوڕی منکەدیر کاتێ شەو پای دایکی ئەشێلێ عمەری برای خەریکی نوێژەکە ئەفەرمێ والله ما يسرني ليلتي بليلته بەخوا نایگۆڕمەوە لەگەڵتا ئەم شێلانەی قاچی دایکم لەگەڵ شەو نوێژەکەی تووە عمەری برام ناگۆڕمەوە لەگەڵتا وبرا بوالديه كوا ئەوانەی عەزیە دایک و باوکیانە دەن دەنگ بەرزەکەنەوە بەسەریانە لێیانە دەن ژوێنیان پێدەن ئەوە بەڕاستی قوڕگرتنەوەیە کە بۆ دنیا و قیامەتت مەقەیەت بەنە نوێژت قبوڵە بێ نوێژت بەرزەوە نابێت چونکە دایک و باوک دوعا لێ بکەن دوعایان گیرە بێلێت وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا إما يبلغن عندك الكبر أحدهما أو كلاهما فلا تقل لهما أف ولا تنهرهما وقل لهما قولا كريما واخفض لهما جناح الذل من الرحمة وقل رب ارحمهما كما ربياني صغيرا